بینەرانی ئازیز ئەم کاتتان باش بەختەوەرین لەم چاوپێکەوتنا بە یەکتر دەگەینەوە. بەڕێزان چاوپێکەوتنی ئەم جارەمە بە میوانداری بەڕێز شوان قەڵات زەی ئەندامی مەکتەبی سیاسی و وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستانە. کاک شوان زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ جەنابتان. کاک شوان دەمەوێت سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. لە ئێستادا سەرۆکاتی هەرێمی کوردستان وادەی هەڵبژاردنەکانی دیاری کردووە. ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی چۆن خۆتان ئامادە کردووە بۆ بەشداریکردن لەو پرۆسەیە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورە بۆ ژیانی پاشی پێغەمبەری ئیسلام و بۆ ژیانی شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. سەرەتا سوپاسی کەناڵی NRT دەکەین بۆ سازدانی ئەم دیدارە و ئومێدەوارین ئەو ئاراستەی کەوا کەناڵی NRT گرتوێتە بەر لەسەری بەردەوام بێت و خزمەت بەسەر جەمچینی توێژەکانی خەڵکی کوردستان بکات. ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بۆ ئاگاداری هەموو لایەک لە یەکەمین هەڵبژاردننی کوردستاندا کە لە 19 پێنجی ساڵی 1992 ئەنجامدرا، ئەو کاتە زۆربەی لایەنە ئیسلامیەکان لە وڵاتانی ئیسلامی و عەرەبی بەشداریکردن لە پرۆسەیەکی خۆماڵیانی وڵاتدا زیاتر بە خەتی سووریا نەزانی. بەڵام ئێمە لەبەرەوەی هەڵقوڵاوی خەڵکی کوردستان و وڵاتی کوردستان بووین، بەشداری ئەو هەڵبژاردنەیەمان کرد بە دوو شێوە. یەکەمیان بەلستێکی ئیسلامی و ئەو لستەش زۆرینەی ئەندامەکانی لە ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی نەبوون. لەبەرەوە بزنەوە هەمیشە بە ئاسۆیەکی فراوانبینیەوە بە چوارچێوێکی فراوانەوە بۆ کاری ئیسلامی لە کوردستاندا ڕوانیوێتی. زۆرینەی ئەو کاتە خەڵکی بێلایەن لە لیستەکەدا وجودیان هەبوو کە ئەو کاتەدا جگە لە بزوتنەوەی ئیسلامیش هیچ لایەنێکی ئیسلامی لەسەر ساحەی کوردستانە وجودی نەبوو بە شێوازی ئاشکرا و کە خەباتێکی ئاشکرای هەبوو بێت بۆ دیفاعکردن لە مەزڵومیەتی میلەتی کورد. خاڵێکی تر ئێمە ئەو کاتە وەکو سەرۆکایەتی هەرێمی کوردستان پاڵێورای خۆمان هەبوو کە مامۆستای مەرحوم مامۆستا مەلا عوسمان بوو. ئەم دوو شێوازە بەشداریکردنەوەی بزوتنەوە سەنگ و هێز و پێزیدا بە دەستگایەکی قانونی لە هەرێمی کوردستان کە دواتر بەرەنجامەکەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بوو. بەڵێ مامۆستا لە ئێستادا چۆن خۆتان ئامادە کردووە بۆ بەشداریکردن لەو پرۆسەیە؟ بۆ بەشداریکردنی ئەم جارە هەوڵەکانی ئێمە و هەوڵەکانی لایەنە ئیسلامیەکانی تریش لە هەرێمی کوردستاندا بەرەو دانیشتەکان شڕ و پڕتر کراونێتەوە و لیژنەکانی هەماهەنگی ڕۆڵی کاران بینیوە و لە هەوڵی بەردەوام داین بۆ ئەوەی کەوا ئەم جارە شێوازی دابەزینی ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان جیاواز بێ لە جاران. ئەگەر جاران لەگەڵ لیستی پێکهاتەی لێکتر جیاواز و ئایدۆلۆژیای لێک جیاواز هەبوو، یاخود بە تەنها دابەزین هەبوو یاخۆ لەگەڵ لیستی هاوپەیمانی کوردستان دابەزین هەبوو، ئەم جاریان لە هەوڵی ئەوە داینکەوە ئیسلامیەکان بە یەک لیست بەشداری هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بکەن. بۆ ئەمەش ببوورەگەر پرسیار لەسەر ئەو یەک لیستێ بکەم. دیارە ئەو یەک لیستێکەوە بڕیارە لە تەنها لە نێوان هەرسێ هێزە ئیسلامیەکە یان هەرسێ پارتە ئیسلامەکە یان هێزی تریش هەیە یان خەڵکانی ئیسلامی بێلایانی شێ دێننەوە ئێستا؟ ئێستا گفتوگۆیەکان سەرەتان لە سەرەتاون بێگومان لیستی ئیسلامی ئەو کاتەن ئەو ناوە پڕ بەمانە و مەفهومی خۆی دەبێت کە هەرسێ لایەنە ئیسلامیەکە و کۆمەڵە کەسایەتی ئیسلامی بێلایانیش لە مامۆستایانی مزگەوت لە مامۆستانی زانکۆ لە کەسانی بێلایەن لەوانەی کە کاتی خۆی لەگەڵ سەحوەی ئیسلامیدا بوون لەگەڵیشە لەو لایەنە ئیسلامیانەدا بوون ئەمڕۆ دانیشتوون. ئەمانە لەم هەوڵی ئەوەداین کە هەمویان لە خۆ بگرێت، بەڵام هەوڵەکان هەوڵی سەرەتایین نەبووتە هەوڵێک بگەبێتە ئەنجامەکانی کۆتایی و ئیمزا لەسەر کرابێت و لەسەر پێکهاتە و خاڵەکانی پێکهاتە بین. بەڵام ئامادەکاریەکە لە چ ئاستێکایە ئێستا؟ ئامادەکاریەکان لە ئاسی سەکردایەتی لەسەر ئاسی مەکتەب سیاسیەکان لەسەر ئاسی کەسی یەکەمی هەرسێ لایەنە ئیسلامیەکە باس و گفتوگۆی لەسەر کراوە، بەڵام نەبووتە مەشروعێکی هاوبەش، مەشروعێکە هەمومان لەسەر ناوەرۆکەی پێک هاتبین. ئێمە لەلایەن خۆمانەوەکو بزوتنەوەی ئیسلامی هەموو هەوڵێک دەخەینە گەڕ بۆیکەوە ئەم پرۆژەیە سەر بگرێت. لەبەرەوەی جەماوەری سەحوەی ئیسلامی لە کوردستاندا چاوەڕوانی ڕۆژێکی وەهان کە ئەم لیستە پێک بهێنرێت و ئەمەش بەڕاستی ئایا ناوی لیستی ئیسلامی بێت یا هەر ناوێکی تری بۆ بدۆزرێتەوە، ئەمە بەڕاستی خەتەر و نیشانەی بربەرەکانی هیچ لایەنێکی تر نییە.
و مانای ئەوەش نییە کە هیچ لایەنێکی بەرامبەر تەفسیری جۆرا زۆری بۆ بکات. هەڵوێست و مەواقیفی لایەنە ئیسلامیەکانیش زۆر ڕوون و ئاشکرا دیارە لە مەسائلە نیشتیمانیەکان لە مەسائلە نەتەوەییەکان ڕۆڵی هەر سێ لایەنەکە. ببووراوە هەر پرسیارێکمە ئەمانستان لە لیستێکی لەو شێوەیە لیستێکی ئیسلامی چییە ینی؟ ئەوەی کە ئێسامە دەیبینین لایەنە ئیسلامیەکان ڕۆڵی کاران هەیە، بەڵام ئەمانەوێت ڕۆڵی کاراتریان هەبێت لە حکوومەتی داهاتوی هەرێمی کوردستانە، لە پەرلەمانی کوردستانە، لە ساحەی سیاسی لە کوردستانە و پرس و ڕای جدیتریان پێ بکرێت ببنە ڕقەمێکی دیار و شیاو کە بەبێ ڕێی ئیسلامیەکان لە کوردستاندا زۆر مەشروع هەیە کە لە بەرژەوەندی وڵات و نیشتیمانی خۆمانە ئەمانە تێ نەپەڕێنرێن. لەبەرەوە ئەو شێوازەی کە ئێستا لە ئارادا هەیە دە ئەندام پەرلەمان و سێ ئەندام پەرلەمان و چوار ئەندام پەرلەمان و ئەوانە کەمتر ڕۆڵ دەبینێت. ئەمە بێت جگە لە ئەوەشەوە جەماوەری ئیسلامی لە هەرێمی کوردستاندا یەک لە داخوازی هەنووکەیەکانی جەماوەری ئیسلامی خوازی کوردستانەکە بوونی لیستێکی ئیسلامی هەبێ. هەموو شێوازەکانی تر تاقی کراوەتەوە، لەوان لە شێوازەکانی تر بە تەنها دابەزین یاخود لیستی تێکەڵاوی یەک جیاواز ئەمانە هەمووی زیاتر زەرەری هەبووە نەک قازانجی هەبوو بێت. بەڵام ئێوەی پارتە ئیسلامیەکان لە بەشداریکردنی وڵات و بەشداریکردن لە شێوازی بەڕێوەبردننی وڵات و بەشداریکردن یاخود بەشداری نەکردن لە حکوومەت دید و بۆچونتان جیاوازە، چۆن دەتوانن لە یەک لیستدا کۆبنەوە؟ دید و بۆچونمان ڕاستە مە سێ لایەنی ئیسلامین دەگونجێ ئەم لێک جیاوازیش قۆناغ بە قۆناغ جیاوازی هەبوو بێت، بەڵام لە قۆناغی ئێستادا بیر و بۆچوونەکان و خیتاب و ئەدەبیاتی کۆمەڵی ئیسلامی یەگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی زۆر لە یەکترەوە نزیکن و جیاوازی کۆمان لە نێواندا نییە و هیچ لایەنێکیش نییە بڵێ هەموو وەکو مردوو لە قاڵب درابن بە یەک شێواز چۆن مردوشە تەعاملی گەڵدەکە بێهەست و نەستە. هیچ لایەنە ئیسلامیەکان بیر و بۆچوونی جیاوازیان نەبێت، بەڵام لەوەدا ئێستا جەماوەری هەر سێ لایەنەکە سەکردایەتی هەر سێ لایەنەکە لە هەوڵی ئەوەدان کە ئەوە بێتە ئاراوە و ئێمە ئەگەر لە هەندێک جیاوازی شەو بێت، بەڵام هەمیشە پرۆژەی هاوبەش و لیژنەکانی هاریکاری و هەماهەنگی لە نێوانماندا وجودی هەبووە. بەڵێ ئەم لیستە تەنها بۆ هەڵبژارنەکانە یاخود بەرنامەتان هەیە لە داهاتووش دوای هەڵبژارنەکانیش هەڵوێز بن؟ ئەم مەسلەی هەوڵدان بۆ یەک لیستی ئیسلامی هەوڵە محاولاتە شتێکی سەرەتاییە، نەبۆتە پرۆژەیەکی هاوبەش، بەڵام بەدڵنیاییەوە ئەکرێ مەسەن بۆ داهاتووش بەردەوام بێت و دەکرێت ئەم مەشروع ئەگەر لیستە ئیسلامیەکە سەریگرت بەس بۆ کاتی هەڵبژارنەکان بێت. ئەمەش پێویستی بە گفتوگۆ و بە لێکۆڵنەوەی زیاتر هەیە کە لە داهاتوودا دێتە پێشەوە. بەڵێ بەهاری عەربی و گرتنە دەستی دەسەڵات لەلایەن هێزگەلێکی عەربیەوە تا چەند کاریگەری هەبوو لەسەر بەهێزبوونی پارتە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان؟ پێم وایە بەهاری ئیسلامی یاخود بەهاری عەربی کە لە تونس و لیبیا و میسرەوە هەڵی کردووە و ڕەگ و ڕیشەی کۆمەڵێک دیکتاتۆری لە ڕەگ و ڕیشە دەرهێناوە، ئەم مای خۆشحاڵی ئێمەی ئیسلامی لە هەرێمی کوردستاندا، بەتایبەتی ئەو ڕژێمانەی کە زیندانەکانیان پڕ بوو لە سەدان کادیری ئیسلامی و لە سەدان سەکردەی ئیسلامی، هەتا وای لێ هاتبوو کاری ئیسلامی قەتغا کراوە لە وڵاتێکی وەکو تونس و حتا لە میسر زیندانی میسر بە ئیخوانەکان و بە موسڵمانەکان پڕکرابووە. قەزافی چینەمە بە موسڵمانانی لیبیای نەکات. ئەمە جێی خۆشحاڵی ئەمە کە دیکتاتۆرانە لەسەر ساحەی وڵاتیان ڕەش بوونەتەوە. بەڵام کاریگەری هەبوو لەسەر بەهێزبوونی پارتە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان. ئەمە پێش ئەم گۆڕانکاریان لە وڵاتانەدا لە هەرێمی کوردستاندا لایەنە ئیسلامیەکان وجودی خۆیان نەبووە، هەڵوێستی نیشتیمانی نەتەوەی خۆیان هەبووە، لە خەباتی شاخ و شارە بەتایبەتی ڕۆڵی بزنەوەی ئیسلامی ڕۆڵێکی لەبەرچاوە. لە دوای لە 25 حوت ئیسلامیەکان لە پاشەکشە بوون، دەنگێکی لەو شێوەیان نینەکە وەکو پێشتر چاوەڕێیان دەکرد. لە 25 حوت لەوانە یەشێک لەو هۆیانە ئەوە ببێت کە لیستێکی تازە بە نەخشەیەکی تازە بە پرۆژەیەکی تازە هاتە پێشەوە، کۆمەڵێک ڕێکلام و کۆمەڵێک دروشمی هەبوو کەمە کاریگەری خۆی هەبووە کە بریتی بوو لە برادرانی بزوتنەوەی گۆڕان. لەو کاتەشدا ئیسلامیەکان پرۆژەیەکی هاوبەشیان نەبوو، برایانی کۆمەڵ و یەگرتو شێوازێکی تریان هەڵبژارد، ئێمە شێوازێکی ترمان هەڵبژارد. ئەو کاتە لەوانەیە بە دوو نازاندرێ بەشێک لە جەماوەری ئیسلامی یان دەژی نەدابێت یان دەنگەکانی چوبێتە شوێنی ترەوە. بەڵێ بەگشتی هێزە ئیسلامیەکان لە کوردستان
لە کام هێزە ئیسلامی و ئیقلیمیەکانی دەوروبەرەوە نزیکن یان کاریگەری لەژێر کاریگەری کام هێزدان ئیسلامیەکانی کوردستان هەڵقوڵاوی ئەم وڵاتن ئەمە خۆمان وەکو کە بڵێن من کە نوێنەری بزوتنەوەم زیاتر باس لە سیاسەتی بزوتنەوە وجودی بزوتنەوە دەکەم لە هەرێمی کوردستاندا ئێمە هەڵقوڵاوی ئەم وڵاتین لە کاتێک دەکە خاک و وڵاتی ئەم نیشتیمانە لە خەتەری لە بەرنامە و نەخشەی ڕشکنەوەی هەبوو لەسەر نەخشە چم وەکو میلەت چ وەکو گەلی کوردستان لەبەرەوەی ئێمە هەڵقوڵاوی ئەم وڵاتین و برادرانی یەکگرتووش و کۆمەڵیش بە هەمان شێوە لەو هەڵوێستانش کە هاتوونە پێشەوە لە بەغدا لە هەرێمی کوردستان دەربارەی وڵاتای ناوچەکە هەڵوێستی لایەنە ئیسلامیەکان لە هەڵوێستی لایەنە ئەلمانیەکان نەتەوەیتر و نیشتیمانیتر بووە اینجا ڕابردووشیان مێژوویان ڕابردویان ئەو پاکێتی و ئەو نەزاهەتەی بۆ ئەوان نیشانداوە کەواتە قووەت و هێز و تەواجودی بوونی ئیسلامەکە و قاعدەیەکی بەهێز لە کوردستاندا بۆ خودی خۆیان دەگەڕێتەوە بۆ سیاسەتی خۆماڵی خۆیان دەگەڕێتەوە نەک بۆ سیاسەتی برایانی ئیسلامی لە میسرە یاخود لە تونسا یاخود لە تورکیا یاخود لە شوێنەکانی تر هەرچەندە شێوازی خەبات و بەرەوپێشتوونی مچوونی کاری خزمەتگوزاری بەرەوپێشتوونی برایەتی گەلانی موسڵمان لە تورکیا لە شوێنەکانی تر ئەمای سەربەرزی ئێمەیە کە پارتی دادوگەشە بێدان کە پارتێکی مەشرەب ئیسلامیە پێی هەڵساوە ئەمە مای سەربەرزی ئێمەیە کە هەوڵدات قەزەی میلەتی کورد کە چەندین ساڵە لە ئەلمانیەکانی تورکیاوە دەچەوسێنرێتەوە تەنانەت وشەی کورد قەدەغە کراوە کورد بە تورکی شێوی لە قەڵەم درراوە ئێستا پارتێکی ئیسلامی مەشرەب ئیسلامی دەیەوێت بە ئاراستەیە کە چارەسەری ئەو کێشە بکە کێشەیەکی زۆر قوڵە بەڵێ مامۆستا بەڵام باس لەوە دەکرێت لە ئێستادا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی دابەش بوو بەسەر دوو زەمسەردا و ئیسلامیەکانیش بەدەر نەبوون لەو دابش بوونە پارتە ئیسلامی کوردیەکانیش بەدەر نەبوون لەو دابش بوونە ئەوانیش هاوشێوەی هەندێک لە پارتی ئەلمانی تر دابش بوون بەسەر ئەو دوو زەمسەرەدا ئەو دوو جەمسەران پێمان وایە زیاتر ئەوانە دەگرێتەوە کە لە دەسەڵاتدان کە لە دەسەڵاتی حکومدان کە حکمی وڵات بەڕێوە دەبن ئەوانەیە کە حکمی وڵات بەڕێوە دەبن بەشێکیان دابش بوون بەسەر جەمسەرێکی خلیجی یان جەمسەرێکی تورکیایی یان جەمسەرێکی وڵاتێکی تری ڕۆژهەڵاتی پێم وایە ئەمە زیاتر ئەو لایەنە ناگرێتەوە کە لایەنێکی لە حکومدانی لە دەسەڵاتدانین یان کاروباری دەوڵەتی حکوومەتی بەڕێوە نابن پێم وایە ئەو مەسەلەیە شمولی لایەنە ئیسلامیەکان ناکات مواقیفەکانیشیان ئەمەی دەرخستووە هەر هەڵوێستێک هات بێتە پێشەوە هەڵوێستیان دەربارە هەبووە وڵاتی ئێران قەسفی گوند و دیهاتەکانی کوردستانی کردبێت یان تورکیا کردبێتی یان ئەمریکا هەڵوێستێکی شێوازی لەو شێوازانی هەبوو بێت ئەوە هەڵوێستی خۆیان دەبڕی و ئەو شێوازانەیان تاوانبار کردووە بەڵێ مامۆستا جەنگەر باس لە بزوتنەوەی ئیسلامی بکەین بزوتنەوەی ئیسلامی لە دووکابینەی شەشەم و حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری حکوومەتی کرد و هیچ تێبینیەکشی نەبوو بەڵام لە چەند هەفتەی ڕابردوو بینیمان یەکسەر لە بەیاننامەیە کە هەڕەشەی کشانەوەی کرد لە حکوومەت ئەمە بۆ ئێمە هەر لە سەرەتاوە کە بەشداری ئەم کابینەیەمان کردووە لەسەر داوای جەماوەر و ئەندامانی خۆمان بەشداریمان کردووە و ئەم بەشداریکردنش بەشدارنیشی عەفەوی نەبووە پێمان وابوو کە ئەم قۆناغە پێویستە بزوتنەوەی ئیسلامی ڕۆڵێکی نیشتیمانی و ڕۆڵێکی نەتەوەیانە خۆی ببینێت لەم کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستاندا کە ئەو کاتە کابینەی شەش بوو ئێمە کۆمەڵێک داوامان هەبووە کۆمەڵی لەو داوانە بەشێکی علاقی بە خۆمانەوە بەشێکی علاقی بە هاوڵات بە خەڵکی کوردستانەوە بەگشتی بەڵام زۆرینەی ئەو داواکاریانی ئێمە وەکو پێویست جێبەجێ نەکراون ئەو خاڵانەش ئەو ڕخنانەی ئێمە نەکەل لەم کۆتایەدا ئیعلانمان کرد بێت ناوە ئێمە بە ئاشکرا ڕخنەکانی خۆمان پێشکەش کردووە ئەو داواکاریانە چی بوون بۆ نمونە ئێمە داوامان کردووە مەسەلەی تەداخولاتی حیزب لە حکوومەت جیا بکرێتەوە ئێستا ئەمڕۆ بۆ ئێمە بەڕاستی نەنگیە کە دوو ئاسایش و دوو مالیە و دوو حکوومەت و دوو ئیدارە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دیار بێت خاڵێکی تر ئێمە 22 ساڵ لە کوردستانە حکم دەکەین تا ئێستا دەستورێکی حەزاریمان نییە دەستورێکی سابت و چەسپاومان نییە لە هەرێمی کوردستاندا تا ئێستا لە هەرێمی کورد دەستگای نەزاها کە دەستگایەکی ئەساسیە لە پەرلەمان دەستگوێت تازە ئەمە پێکێنراوە و خاڵێکی تر حتا پەرلەمانیش ڕۆڵی وەکو پێویستی نییە دەیان قەرار و بڕیار لە پەرلەمان دەرچووە کە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەبووە بە داواکاری خەڵکەوە بووە بەڵام هیچ لەو خاڵانە جێبەجێ نەکراون لە خاڵەکانی خۆمان
شەهیدان بزوتنەوەی ئیسلامی کە تاکەلایەنێکی ئیسلامیە و خەباتی سەردەمی شاخیە بووە ئێمە شەهیدەکانی ئێمە لە ئیمتیازات جیاوازن لە شەهیدەکانی یەکێتی و پارتی ئێستا هەموو ئەو شەهیدانی ئێمە کە لە وەزارەتی کاروباری شەهیدان موچیان پێدەدرێت ئەندامی مەکتەبی سیاسیمانەیە 500,000 دیاری هەیە وەکو پێشمەرگەیەکی بەخسی سەیکراوە دەیان فەرماندەی هێزمان شەهید بوون بەماشە 500,000 دیاری هەیە سەدان دەیان شەهیدمانێت تا ئێستا پارچەزەویش پێ نەدراوە هیچ کەس و کوڕێکیش خانەوادەی شەهیدی ئێمە لە مەسەلەی خوێندن و ئەوانە حسابی ئەوانی تری بۆ نەکراوە لەبەرەوە ئەنیمە داوامان بەڵام بۆ تا ئێستا لە 4 ساڵی ڕابردوو بۆ هەڵوێستێکی لەو شێوێتان نەبوو ینی ئەوە پرسیارێکە و لەسەر ئێوە دروست بووە بۆچی لە 4 ساڵی ڕابردوو هەڵوێستێکی لەو شێوێتان نەبوو بۆچی لە کۆتایی کابینێ حوت و نزیکبوونەوە وادە هەڵبژارنەکان بەیاننامەیەکی لەو شێوە دەرەکەن ئێمە ئەوەی کە متابعی میدیا و ڕۆژنامەکانی ئێمە بکات هەتا ڕۆژنامەی ئەهلی و ڕۆژنامەکانی تریش و سایتەکان بەگشتی ئێمە هەمیشە ڕخنەمان هەبووە ڕخنەمان بەرز کردێتەوە و چەندین جاری لەگەڵ کاربەرستان و بەرپرسانی حکوومەت کۆبوونەوەمان کردووە وعدیان داوە بەڵام وعدەکان هیچی جێبەجێ نەکراون مەسەن لە هەرێمی کوردستاندا کورد خاوەنی ئەم هەموو سەروەت و سامانەیە دەکرێت ئەم هەموو گەنجانە خوێنن تەواو دەکەن لە شوێنە نێلیان دامەمەزرێنرێن یاکو پێویست هەلی کاریان بۆ نادۆزرێتەوە مەسەلەی سامانی نەوت ئێمە لەگەڵ ئەوەی لە کوردستان هەموو شتێک شەفافێت بۆچی ئەم پرسیارە بهێڵرێتەوە ئەم نەوتە چۆن دەفرۆشتێت چۆن دەردەهێنرێت بۆ شوێ دەڕوا بودجەکەی لە شوێیە ئاید بە لە شوێ سەرف دەکرێت ئەمانە هەمووی بە ئاشکرا لە کوردستان ئەو پرسیارە نێهێڵرێتەوە ئێمە چەند جار داوامان کردو کە پێویستە مصالحەیەکی نیشتیمانی هەبێت دەیان گەنج هەیە لە دەرەوەیە لەبەر مەسائلێکی ئەمنی ناتوانانی بهێنرێتەوە کوردستان ئێمە ئەندامی سەکردایەتیمان هەیە حچی مەحاولەمان کردووە لە هەولێر لە سلێمانی لە ڕێگەی مەکتەب سیاسیەکانەوە نەمانتوانیوە ئەندامێکی سەکردایەتی ئەو حیزبە بهێنەوە هەرێمی کوردستان یعنی بەرامبەرەکە ئاوە تەعامل لەگەڵ ئێمەدا دەکات کەناڵمانە کەناڵێکی ئاسمانیمان هەیە تا ئێستا ئەویان بەڕەوان نبینیوە وەکو چۆن کەناڵ ئاسمانەکانی خۆیان لە بودجە و سەروەت و سامانی ئەم وڵاتە بوزەی پێدرێ ئەوەی مە بوزەی پێ بدرێ ئەمە بەرەو ساڵە دەڕوا هەر بە شێوازی ئەزمموی ئیش دەکات ببوورە خاڵێکی ترکەوە زۆر گرنگە ئێستا ئەمە نەنجی نییە بۆ دەسەڵاتی ئێمە بە حکوومەتی کوردی کە بێسەر و شوێن هەبێت ئێستا بۆکو لایەنێکی ئیسلامی لە حکوومەتا بەشدارین لە دەسەڵاتە بەشدارین 5 ئەندامان بێسەر و شوێن کراون ئەمە هەموو خاڵێکن کە سوکارەکانیان کە ئێمە عیلە و بەشێکن لە جەستە و ژیان و حیاتی ئێمە ئەوانە ڕۆژانە دێنە بەراەکانی ئێمە داوای چارەنووسیان دەکەن داوای ئێسک و پرسەکانیان دەکەن تا ئێستا چارەنووسیان دیارێ بەڵام ئەوەی کەوا هەمیشە ڕخنە ڕوبەڕووی ئێوە دەبێتەوە ئەوە دەگوترێت کەوا لە هەفتەی شوباتی 2011 هەمان ئەو شتانێکەوە تۆ باسیەکەی بە تایبەتی مەسەلەی چاکسازی خۆپشاندانی فراوان کرا خەڵک ڕژار سەر شەقامەکان هاوڵاتی کوژرا ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس لێدرا بەڵام گازندەی ئەوە لە ئێوە دەکرێت ئێوە هیچ هەڵوێستێکتان نەبوو بۆ لەو کاتەوە هیچ هەڵوێست ئێمە ئەوەی کە متابعی ڕاگەاندنی ئێمەی کردبێت ئێمە لەو کاتەشە هەڵوێستمان هەبووە ئیدانەی کوشتنی هاوڵاتیانمان کردووە ئیدانەی کوشتنی خۆپەشاندانمان کردووە ئیدانەی ئەومان کردووە کە لە شارەکەی شێخ مەحموود لە شاری هەڵمەت و قوربانی کە ڕەمزی خەباتی کوردایەتیە لە هەر سوپا پارچەکەی کوردستاندا لە شوێنێکی ئەوە کە کورد خۆی بە دموکراتی خواز و خۆی بە حکوومەتێکی مدرن و نیشتیمانی ئەزانێت بەڵام بە چەک بە گولەی تفەنگ ڕۆشنبیران دیان ڕۆشنبیر سەری شکێندرا ئیهانەی پێگرا حتا ئێستا ناویان لێناوە بە ڕۆژی ئەنفالەکە ئەوەی کەوا کۆمەڵی خەڵکی خوێنکاری زانکۆیان بێسەر و شوێن کرد ئێمە لەو کاتانە ئەو قسانێکی ئێستا دەیکەم لە هەمان کاتدا ئەگەر سەحافە و ڕۆژنامە بخوێنێتەوە ئێستا لە ئەرشیف دەربهێنرێ هەڵوێستەکانی وتەبێژ و بزوتنەوەی ئیسلامی زۆر بەڕاشکاوی دیارن لەو بارەیەوە بەڵێ لە دوای دەرکردنی بەیاننامەکە ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت کۆبوونەوە دەکرێت پێمان بڵێ دەرەنجامی ئەو کۆبوونەوەانە چی بوون دوای ئەوەی بزوتنەوەی ئیسلامی لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی شوڕا بەلاغێکی ڕاگەیان لە تەوەرەیەکی ڕئیسی ئەو بەلاغەدا نیگەرانی بزوتنەوەی ئیسلامی نیشاندرا و بەرامبەر شێوازی ئەدای حکوومەت لە وەزارەتی ئەوقاف لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا دوای بڵاوبوونەوە ئەم بەیاننامەیە دەسەڵات هاتنە سەر هێڵ هاتنە سەر خەت لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا کۆبوونەوەیەک ئەنجامدرا ئەم کۆبوونەوەی لایەن بەڕێز ڕابەری گەشتی و شاندێکی یاوەری
لەگەڵ بڕێ سەرۆکی حکوومەت ئەم کۆبوونەوەی ئەنجام درا و ئەوەی ئێمە لە کۆبوونەوەکەمان دەخوێندەوە کۆبوونەوەیەکی جدی بوو کۆبوونەوەی بوو بە مەبەستی چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە بوو کە لە نێوان ئێمە و حکوومەتدا هەیە بۆ ئەم مەبەستە لیجان پێکێنراوە ئەو لیجانانە دەستنەوە بە خاڵەکاندا و ئێمە ئومێد دەکەین خاڵەکان جێبەجێ بکرێن کێشەکان چارەسەر بکرێت بزوتنەوە کە لە حکوومەتە بەشدارە یعنی ئەوە نێ بڵێ بۆ هەلێک بگەڕێ لە حکوومەت بشێتەوە یان بۆ مەکسەبێکی سیاسی بێت ئێمە لە حکوومەت بە قەنەعەتەوە لە حکوومەت بەشدار بووین دەشمانەوە تام کابینێ کۆتایی پێدێت لەم حکوومەتە بمێنینەوە بەڵام مانەوەکە بە شێوازێک نەبێت کە لەگەڵ خەبات و مێژ و قوربانیدانی ئێمە لە ڕابردوو لە ئێستادا نێتەوە بەڵێ بەڵام باس لەوە کرێکەوە لەو بەیاننامەدا زیاتر داواکاریەکانی گۆ داواکاری حزبی بوون نەوەک داواکاری جەماوەری و گشتی بۆ نمونە مەسەلەی خانەنشینکردن مەسەلەی امتیازات زیادکردنی بودجێ حزب کۆمەڵک لەو شتانە لەو داواکاریانەیەکەوە لە بەیاننامەکەتان خستبووتانە ڕوو زیاتر ئاماژەیەک بوون بۆی کە ئەو بەیاننامە زیاتر یان ئەو بەدەنگ هاتنە زیاتر لەسەر مەسائلە حزبیەکانە لەسەر امتیازە حزبیەکانە نەک داواکاری گشتی و جەماوەری ئەجارە بۆ خۆی داواکاری حزبیش بەشێک لە داواکاری هاوڵاتیان بزوتنەوەی ئیسلامی خاوەن جەماوەرێکی فراوانە خاوەنی هەزار شەهیدە خاوەنی دەیان سەدان خەڵکی کەم ئەندام و بێ خەڵکی کەم ئەندامە دەیان خەڵکی سەدەمی زیندانەکانی بەعسی هەبووە ینی کەواتە بۆ خۆی جەماوەری بزنەوە بەشێک لە جەماوەری خەڵکی کوردستان ئێمە داواکارەکانیشمان هەر ئەوە نەگرتەوە ئێمە باسمان لە چاکسازی کردووە لەو خاڵانەش داهاتووە چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستاندا پێش ئەو خاڵانەی کە باسم کرد هەموو لە بەیاننامەکەدا وەکو نەس ئەمانە ئاماژەی پێکراوە بەڵام بۆچی لە ئەگە بزوتنەوە ئیسلامی داوای حەق و مافی خۆیکە چی ئەوەی شتدا هەیە کەمترین بودجەی لایەنە سیاسەکانی کوردستان لەوانەیە لە کوردستاندا بودجەی بزوتنەوەی ئیسلامی بێت تا کەناڵێکی ئاسمانی کە تا ئێستا بودجەی لە حکوومەتە بۆ دیاری نەکراوە ئەو کەناڵی ڕابوونی بزوتنەوەی ئیسلامی بێت دەیان بارەگامان هەیە کە بارەگای تازە کراونێتەوە تا ئێستا بێپاسەوانن ئەڵێ بارەگاکانی سەردەمی ناوزەنگ و نۆکان و قاسمە ڕۆژەکانی ترەکانمان زۆرە و کاتیشمان کەمە شوان پرسیاریشترت لە یەکەم باس لەوە دەکرێت کە لە دوای بەستنی کۆنگرەی بزوتنەوەی ئیسلامی کۆنگرەی ناوخۆی بزوتنەوەی ئیسلامی کێشەکانی ناو بزوتنەوە زەقتر بوونەوە ئێستا ئەوەی متابعی کرد بێت بزوتنەوە هیچ کێشەیەکی نییە بەڵام بەشێک لە سەرکردەکانتان لە ماڵەوە دانیشتوە ئاساییە یعنی خۆمە ئەو برای عزیزی ئێمە لە ڕۆژانی زۆر سەخت و لە کاتی زۆر دژواری قۆناغەکانی بزوتنەوە ئەوانە لەگەڵ بزوتنەوە بن بزوتنەوەیان هێشتێتەوە بۆ لەسەر یەک ڕێزی بزوتنەوەیان هەبوونی کێشە تەبیعەت و سروشتی کۆنگرە وایە کۆنگرە کە دەبەسرێت کۆمەڵێک سەر دەکەوێت کۆمەڵێکی تر دەرناچێت ئێمە بەڕاستی بەرنامەش هەبوو کاتی خۆی کە ئەو برانە لە ئەنجومەنێکە دابدرێن ڕنگ بخرێن بەڵام بەداخەوە تا ئێستا ئەمە سەری نەگرتووە بەڵام ئێستا وحدەتی ناو بزوتنەوە وحدەتێکی پارێزراوە یەک دەنجیەک هەیە وحدەتی ڕای هەیە زۆر جار ئێوە تۆمەتبارەکرێن بەوەی هەوڵی ڕاکێشانی ئەندام و کادیرانی لایەنەکانی تری ئیسلامی ئەدەن ئەویش بە بەڵێنی پێدانی امتیازات خانەنشینکردن کۆمەڵێک شتی لەو بابەتە تۆ لەم بارەوە چی دەڵێ جارێ ئەوانەی بزوتنەوە ماڵی هەموو لایەنە ئیسلامیەکانە ئەوانش کە بزوتنەوە پەروەردەی کردوون وهای پەروەردە کردوون کە زۆر چاویان لە مەسلەی مادە و پارە و ئەو مەسلحەتانە نەبێت ئەمانەشتی تاکتا گەشتی وا ڕوویدا بێت شتیان لەو شێوازە نییە و ئێمە هەر ئەندامێکی بزوتنەوە لە هەر لە ئەگە بزوتنەوەی ئیسلامی بتوانێت ئەندامانی خۆی خانەنشین دەکات کۆمەڵێک مەرج و کۆمەڵێک شەرتی خۆی هەیە ناچی ئەندامانی لایەنێکی تر بێنێ خانەنشینی کات ئەوەش لە ئیعلام زیاتر گەورەکرا یەک لە هەدەفەکانیش ئەوە بکەوە ناخۆشی و ئاڵۆزی بخەرە نێوان برایانی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامیەوە ئێمە علاقاتی ئێمە سەردانەکانی ئێمە پەیوەندەکانی ئێمە زۆر لەوە گەورەترە کە بە ئیعلامیان بە میدیاکان بروژەکە ئەندامێکی سەکرداتی لە ئێمەیان لەوان قسە دەکات ئەو علاقاتانە تێک بچێت ڕاستە ئەگەر بینە سەر هەڵبژارنەکانی داهاتوو بە تایبەتیش تیشی بخەینە سەر هەڵبژارنەکانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە ئێستادا مشتومڕێکی زۆر لەسەر هەڵبژاردنەوە و هەڵبژاردنەوەی جارێشتری مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دەکرێت ئێوەکو بزوتنەوەی ئیسلامی بۆ چونتان لەو بارەوە چیانە ئێمە لەگەڵ ئەوەدا بووین ئەو دەستورەی کە ئێستا لە پەرلەمان تەزدیقراوە نێراوەتە سەرۆکایەتی هەرێم ئەم دەستورە خراپای ڕیفراندۆمەوە
دەستوری چەسپا و لە کوردستانە هەبایە وجود و هەبوایە و ئەم دەستورە کە بەو شێوازە لە کوردستانە هەبوایە وەکو شێوازێکی مؤسساتی لێ دەهات ئەو کات ئەو شومڕە نەدەبوو ئایا ئەمە 2 دەورە بێت یان 3 دەورە بێت یان 1 دەورێک 2 دەورەکە تەواویان تەواو نییە. دەستور چۆنە دەستور لە هەرێمی کوردستاندا ناوەڕۆکی دەستور جێبەجێ بکرێت. بەڵێ کاک شۆن بە بڕوای ئێوە بۆ چوونی ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی تا چەند یاساییە بەڕێز مەسعود بارزانی بۆ خولێشتر خۆی کاندید بکاتەوە خۆی هەڵبژێرێت بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ ئەوە داین بە پێی دەستور چۆنە لەگەڵ دانجارێشتر خۆی هەڵبژێرێت ئەمە بە پێی دەستور ئەگەر دەستور ڕێگارەدات دەستور مەجال دەدات ئەوەی کە لە یاسای سەرۆکاتی یاسای سەرۆکاتی ئەوەی کە لە پەرلەمانە ئەوەی کە لە پەرلەمانە تازدی کراوە بەرز کراوە بە سەرۆکایەتی هەرێم ئەگەر بەو سێغە و بەو شێوازە ڕێگارەدات بۆ هێ خۆی ڕەشەکاتەوە ئەگەر ڕێگا نادات بۆ هێ خۆی ڕەشە نکاتەوە. اینجا لە کوردستانیشە با خەڵک خۆی هەڵبژێرێت بۆ سەرۆکایەتی هەرێم ئێمە تا ئێستا کاندیدمان کردوەوە کە کاندیدێکتان هەبێ ئێمە تا ئێستا کاندیدمان نییە و بریشمان لەوە نەکردێتەوە کە بزوتنەوەی ئیسلامی کاندیدێ بۆ سەرۆکایەتی هەرێم. بەڵێ زۆربەی هێزەکان گەشتبین کە لە هەڵبژاردننی داهاتوو ئاستی جەماوەریان بەرز دەبێتەوە دەنگێکی باش لە هەڵبژاردنەکانی پێشتوو باشتر بەدەستدینن. ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی خۆتان چۆن دەبینن؟ بزنەوە ئێستا 2 ئەندامی پەرلەمانی کوردستانی هەیە و ئێستا بارودۆخی چەند گەشتبین بە هەڵبژاردنەکانی داهاتوو کە دەنگەکاتان بارودۆخی بزوتنەوە ئێستا زۆر لە چاو 2009 زۆر گەشەی کردووە لە ڕووی مەسەکردنەوەی مەڵبەندەکان لە ڕووی کۆمەڵێک دام و دەستگاوە لە ئێستا دەنگ و سەدای بزنەوە چۆتەوە زۆربەی زۆری شار و دیهاتەکانی کوردستان. ئێمە گەشتبینین بەوەی کەوە ڕێژەی ئەو ڕێژەی ئەندامانی ئێمە کە لە پەرلەمانەیە 2 ئەوەندە زیاد دەکە بەلایانی کەم. بەڵێ بەشێک لە چاودێرانی سیاسی باس لە گۆڕانکاری بنەڕەتی دەکەن. ئایا هەڵبژاردنەکانی ئەو جارە دەتوانێت تەرازوی هێز لە هەرێمی کوردستان بگۆڕێت؟ دوا پرسیارمە ئەگەر بە کوردی بەڕای ئێمە ئەگەر ئیسلامیەکان بە یەک لیست بتوانن ئەم مەشروعات تۆک مەکەن و تێر دابەزن بە یەک بوونی یەک لیستی ئیسلامی وەکو برایەکی ئاماژەی پێکردووە مفاجئە لە کوردستاندا دروست دەبێت. بەڵێ شوان قەڵات زەیی ئەندامی مەکتەبی سیاسی و وتەبێژی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سپاس ماندوومان کردی. بەڵێ بینەرانی ئازیز لێرەدا هاتینە کۆتایی چاوپێکەوتنەکەمان تا چاوپێکەوتنێشتر بەخواتان دەستپێرین شاد و بەختەوەر بن.